نیشتیمان ئەمڕۆژ غەمبارە پرسەدارە. نیشتیمان ئەمڕۆژ غەمبارە پرسەدارە. نیشتیمان چوار زامی قوڵە، کۆچ و ڕە و شەڕ و سێدارە. نیشتیمان بەدەم ژانەوە شەوە خەوێت، نیشتیمانم هەر ڕۆژ کۆستێکی ئەکەوێت. لە خۆر ئاواوە تۆز هەستێت، چاوی نیشتیمان تارە بێت. لە باکوورەوە بای ڕەش بێت، لێوەکانی بەبارە بێت. لە خۆر هەڵات پەت هەڵخرێت، لە ملی نیشتیمانەنرێت. لە باشوورەوە بۆ سۆبێت، ئەو لێرەوە ئاگرەگرێت. ئەم نیشتیمانە چوار پارچەی جەرگ سووتاوە، چوار وەرزی پڕ لە زووخاوە. ئەم نیشتیمانە چوار پارچەی جەرگ سووتاوە، چوار وەرزی پڕ لە زووخاوە. وەرزێک ژانە، وەرزێک فرمێسک و گریانە، وەرزێکی وێڵ و سەرگەردان، وەرزێکیشی ماڵ بە کۆڵە. چەند بێبەختە ئەم نیشتیمانە کۆڵە.